لە یەکەمین کۆنفرانسی زانستی بەشی یاسای زانکۆی هەڵەبجە کە تایبەت بوو بە تاوانەکانی جینۆساید لە کوردستانی عێراقدا ژمارەیەک لە وەزیرانی حکومەتی هەرێم و ئەندامانی پەرلەمان و کەسانی ئەکادیمی و نوێنەری حیزبی و حکومی ئامادەی بوون بە بڕای وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تاوەکو ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی ئەکادیمی لێکۆڵینەوە لە پرسی جینۆساید بکرێت. ئەکادیمیستانی کورد تاکو ئێستا زۆر لاینی پرۆسەی جینۆساید کردن و میلەتەکەمانیان پشتگوێ خستووە و زۆربەی جار لێکۆڵینەکان زیاتر ئاراستەی سیاسی یا ئەدەبی لەخۆ گرتبووە. بۆیە بەستنی ئەم کۆنفرانسە ئەکادیمە لە ناوەندێکی زانستی وەک زانکۆ بە تایبەتی لە شاری هەڵەبجەدا گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ ئاوردانەوەی زیاتر و هەملایەنتر لەم کێشەڕەوایی میلەتەکەمان و زیاتر بەوە خۆشحاڵی کردین کە ئەجندای کۆنفرانسەکە بەشێکی زۆری لەو لاینانەیە کە کەمتر قسەی لەسەر کراوە. ئامانجێکی تری ئەم کۆنفرانسە گرتنەبەری ڕاهەندی بە نێودەوڵەتیکردنی کەیسی جینۆسایدی گەلی کووردە بە شێوەیەکی زانستی. توێژینەوەی زانستی پێشکەشکردن بۆ ئەوەی حکوومەت باشتر بە هانای لێخەوماوەن و کارەسات بارانەوە بچێ. ئەمە ئامانجی یەکەمە. ئامانجی دووهەم بریتیە لە ڕوونکردنەوەی ئەو ڕێکارانەی کە پێویستە بگیرێنە بەر لە ڕووی یاساییەوە بۆ دادگای تاوانکاری نێودەوڵەتی لەبەرەوەی تێبینیمان کردووە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەنێودەوڵەتیکردنی کەسی جینۆسایدی یەزیدیەکان و کەسەکانی پێشتر بەرمەبنای خطواتی زانستی نییە پەرش و بڵاوە تا ئێستا دلیلی ئەوەی کە هەتا ئێستا نەتوانراوە ئامانج و تارگەتی خۆی بپێکێت. توێژەرێکی بواری جینۆسایدیش نیگەرانە لەوەی بەرپرسانی حکوومەتی هەرێم ڕاستپاردەکانی کۆنفرانسە زانستیەکان هیچ کات ناکەنە بەرنامەی کارکردنیان. بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان بەداخۆ بەشداری ئەمانە ئەکەن بۆ وێنەگرتنی و ئەڕۆنەوە دانانیشن لە ڕاستپاردەکانە لە توێژینەوەکانە پەیامە یاسایەکانی کاریگەریەکانی ئامانجەکانی ئەم توێژینەوە هەڵبگرن و بیکەنە بەرنامەی کاری خۆیان و جۆ بۆ پەیامە یاسایانە بۆ پەیامی ئەکادیمیان توێژەران کە بە مانوبوونیەکەوە گەشتون بۆ توێژینەوەیە گوێیان بە بگرن وە کاری لەسەرکەن. جێگای ئاماژە پێدانە لەم کۆنفرانسە زانستیەدا 14 توێژینەوە لەسەر جینۆسایدی گەلی کورد پێشکەشکران بەڵام توێژەران بە گومانن سەرکردایەتی سیاسی کورد بێوێ بە ڕێگای زانستی هەوڵ بدات پشتگیری نێودەوڵەتی بۆ بەدەستێنانی مافی چارەنووسی گەلی کورد و بە جیهانیکردنی کەیسەکانی جینۆساید بدات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.